ji Kurdan re adar biqasî salekê dirêj e. Çi xweşî bin tê de rû didin û çi karesat û malwêranî jî bin tê de diqewimin. Dîroka Kurdan demboriya hemû salvegerin 18 adara 2018 jî êdî di salnameya Kurdî ya dilşikestî de cih digire. Bi navê Roja Reş gava destê nemerd û diz û talankerên sedsala 21 li Efrîna Kezebşewitî dirêj bû û li ber çavê hemû dinyayê dest bi dizî û talankirina her tiştê Kurdî li Efrînê kirin. Esman, erd, dar, mal, avahî, giya, kevir, pût, bizin, mirîşk, otomobîl, traktör, dikan, zeytûn û zeytawan, heta keç û jin, zarok, kal û pîrejinên Kurd li Efrînê di şerîeta rîdirêj û porgijên tarîperest, dilreş û di xesên bedewî û ciwaniyê çavbirçiyên sal û zemanan de helal in. ئەنفالە هەموو خەنیمەتە شەڕە چمکی کوردە لوان یاسایی و حەلالە. هۆزانوانێک کورد یێ نەمر سەبری بۆتانی وەکو ڕەوشانەها یا عەفرینێ لەبەر چاوێن وی یێن دووربین بە دە هەلبەستا خوا یا بناوێ دگەل یەزداندا لەسەر کوشتن و دزیکردن و تالانکردن و ئەنفالکردنا کوردان دقیرە و دنالە و وەها دبێژە. ئەف 1400 ساڵە لە وڵاتێ من ئەنفالە سەر و ماڵ و ناموسا من لە دژمنێ من حەلالە. ئەی خودایێ شەو و ڕۆژان بلا بەس بن ئەف دەردوژان ئەف دین ئەگەر دینێتەیە کێ کرد هەڤالێ خون مژان. ئەف دەردێ من پر ژمێژە چیرۆک دژوار و درێژە هەموو دزن مرۆڤ کوژن دیرۆکاوان مشت قرێژە. ئەی خودایێ ژێر و ژۆری گەر تو نێزیکی نەدووری هەیواخ لە من حەتا کەنگی ئەف کۆتەک و زوڵم و زۆری. ئەف دەم نەدەما خاینی و خنزیەیە لێ دەما خۆ قوڕەکردن و شانازیکردنە بخاینی و خنزیەیە. ئەف دەم نەدەما دز و تالانکەرانە لێ دەما پۆز بلندیە بدزی و تالانکردنەیە. نەها دزی و تالانکاری ئێدی نەڤەشارتی و نهێنیە لێ ڕۆ بنیڤڕۆ و لەبەر چاوێن جیهانە بێبەخت و کەڕ و لال پێکتێن و کوردێن عەفرینێژی بێ پشت و پشتەوان بتەنا سەرێخوا بقەدەرا خۆیار و ڕەشرە ڕووبڕوو تێنە هیشتن. بەسا مستەفا ڕووداو.